بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاسی ئامادەبوونتان ئەکەین. ئیمڕۆ ئێمە لە پێش دەرگای مزگەفتی سەروەران هاتوین بۆ بەڕێکردنی سەرجەم ئەو حاجیانەی کەوا لە ئیدارەی سەربەخۆی سۆران ناویان دەرچووە بۆ جێبەجێکردنی فەریزەی حەجی ئەم ساڵ کە تێکرای ژمارەی ئەوانەی کە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بە پیا و بە ئافرەتەوە ناویان دەرچووە 111 حاجیە لەبەر جیاواز لەگەڵ ساڵەکانی ڕابردوو، چونکە لە ساڵانی ڕابردوو بەهۆی نەبوونی بوونی کۆڕۆنا، نەخۆشی کۆڕۆنا، سەرهەڵدانی نەخۆشی کۆڕۆنا حەج 2 ساڵ وەستا بوو، بەڵام ساڵانی پێشتر نزیکەی 275 کەس تا 300 کەس لە حاجیانی دەڤەری سۆران دەچوونە حەج، بەڵام ئەو ساڵ ڕێژەکە عەرەبستانی سعودی بەخۆی کەمی کردەوە کە ئەو کەمکردنەوەی ڕێژەی بەشداربووانی حاجیان تەئسیری لە ئێمە کرد. دڵم زۆر خۆشە، سوپاسی خوای گەورە ئەکەین کە ئەمەی داوات کردین لە ئەو جێ پیرۆزەی کە ئەمە بچینە ئەو جێ و دیارە خوای ئەمە خۆشەوێن بچینە ئەو جێ ئەو زیارەتەی ئەو وازبە لەسەر خۆ لا ببین و سوپاسی خوای گەورە ئەکەین. زۆرم دڵ پێی خۆشە، زۆر پێی خۆشحاڵم بەو سەفەرێک کە خوای گەورە بە قسمەتی ئەمەی کردی. وەڵاوە 4 ساڵە ناوی خۆم نووسێتەوە ئەوڕۆ لەبەر ئەو نەخۆشیانە ڕێک نەکرد بچین. ئێستا شەوخوای گەورە قسمەتی هیناو. بسم الله الرحمن الرحیم. زۆر دڵخۆشین کە خودای گەورە بە قسمەتی مەکرمانی خوای ئەوە 4-5 ساڵە مە خۆ نووسیە، ئەوە 1-2 ساڵێکشە بەهۆی کۆرۆنا ڕێ نەبوو. ئەلحەمدولیلای شکر خودای گەورە ڕەحم پەمە کرد و خوای گەورە بە قسمەتی مەکرد و مەمنونی خوایە دوعاکارشی ئینشەڵا خوای گەورە کوردستان و ئومەتا پێغەمبەر لە ئومەتا پێغەمبەر تایبەت خۆش ببی. بۆشەقیمەکە باشە، بۆشەقیمەکە باشە. خدي بكتان نسبي هم بسلمانة إن شاء الله بدلكي خوش تنو بينا بهم بسلمانة يعني لا دلي مزوري خوش يعل تمركي كبيروزو شكر الحمد لله. خدي بكتان نسبي همية شكر الحمد لله عزا كي خوش دل خوش مكونوا معطية عزا ظلامي خوينا خيرانا نقوجيت كام خيرات السري من سات جوا دل سال. صار أوتي رجع براء نعم نسكرا أنا ما خو نعم نسكرده هذا نعم نقرأ يخش كام قراء من خش كام خو بكوني سبوي قراء من نقرأ مش هتصيرها وروكرت باريش إنه قراء وتشين تصميم كله بكورونا يعني إذن نداي أو زار عنه كشنا قراء زور بيخش حارين وزورشين كيفات وزور من نقول سبب بو خوادر مهندي خوش من دار قري أنا قلت قطنا قرين عالم أمنيك على خبزته أو زي بيروزي أنا قلت حارة من بكنا واني شو أما سكان وزشيب والله قلت مسكوب من الناس وتم بخش لو أوروجا أمنيكم هوروكم لدابه بس أو زي بيروزي وده سمه كسنا كتيوانيا أري ولا رجري أري ولا عزور أخوان يسيبوا نا فقير درزي شان خدا بس إذني عنا دان هم يعني جيران هلا كدي كديسة لقرآن داينو بس خواك زارد ومش أم درسمه زور لخوا ممنون خواي جورمه علي